بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. چینە خزمەت بابەتێکی تر کە بریتە لە بابەتی کەتائیبی قەسام. بەڕاستی ئێمە وەکو مسلمان زۆر گرنگە بابەتەکان تێکەڵاو نەکەین و نەیان شێوێنین، هەر هەمووی وەکو خۆی باس بکەین و لە جێی خۆیان حەقی خۆی پێ بدەین. ئایا کەتائیبی قەسام کێن و دامەزرێنەرەکەیان کێیە؟ طبعا محەممەدی عیزەدینی کوڕی عەبدولقادری کوڕی قەسام ئەو پیاوەیە کە کەتائیبی قەسامی دامەزراندووە. باپیری یەکێ ئەبێ لە گەورە پیاوانی ئاین و ڕێبازی قادری لە عێراق. بەهۆی دژایەتی کردنی کۆمەڵێکی زۆر لە شێخەکانی تەریقەت و کۆمەڵێکی زۆر لە خۆفرۆشەکانەوە ناچارە بێ وڵاتی عێراق بەجێ هێڵێ، ڕووەکاتە وڵاتی سووریا لە ساڵی 1800 یاخود 1880 لە شاری لازقیە لە مەنتیقەی جیبیلە نیشتەجێ بێ. لەوێ منداڵی ئەبێ و ژیانی خۆیەکە و گوزەرانی خۆیەکە. یەکێ لە منداڵەکانی کە ناوی عەبدولقادرە لە ساڵی 1882 یاخود 83 منداڵێکی بێ. منداڵەکەی کوڕە بێ، ناویێنێ محەممەد عیزالدین. محەممەد عیزالدین یەک ناوە، محەممەد ناوێنی و عیزالدین ناوێ. محەممەد عیزالدین یەک ناوە، ناوێنێ محەممەد عیزالدین و کوڕی عەبدولقادر کوڕی قەسام. ئەم منداڵە لە تەمەنی 8 ساڵیە جەنگی جیهانی یەکەم هەڵە گیرسێ سەرەتاکەی و کوفری عالەمی هێرشەکاتە سەر وڵاتی یەمەن. بۆیە بەدیار چاویەوە ئەبینێ باوکی و براکانی خۆیانە پێچنەوە و توێش و هەڵەگرن و بەرەو یەمەن ئەڕۆن بۆ جیهاد و دواتریش ناگەڕێنەوە. بۆیە هەر لە 8 ساڵیەوە دایکی پەروەردەکردن و بەخێوگرتنی ئەگرێتە ئەستۆی خۆی، هەتا وەکو دایکی گەیەنێتە تەمەنی 14 ساڵی پارەی بۆ کۆکاتەوە و توێشی بۆ ڕێکە خاو ئەینێرێ بۆ وڵاتی میسر بۆ زانکۆی ئەزهەر بۆ خوێندن. لەوێ دەست ئەکا بە خوێندن لە جامیعەی ئەزهەر هەتا وەکو خوێندن تەواوەکا و لە ساڵی 1916 ئەگەڕێتەوە. ساڵی 1916 ئەڕوا و لە ساڵی 1918 ئەگەڕێتەوە. لەوێ نیشتەجێ بێ لە شارەکەی خۆی لە لازقیە لە مەنتیقەی جیبیلە لە مزگەوتی کوڕی ئیبراهیمی ئەدهەم. ئەبێتە ئیمام و خەتیب بە جلوبەرگ و مێزەرەوە دەست ئەکا بە خوتبەدان بۆ خەڵکی و ئەبینێ کە خەڵکی پێویستیان بە وشیارکردنەوە و شارەزابوون لە دین هەیە، لەبەرەوەی جەهلێکی زۆر لە ناویانە بەربڵاوە. بڕیارەدا بە شەو و بە ڕۆژ دەرس بڵێتەوە، وانە پێشکەش بکە مسلمانان هۆشیار بکاتەوە، ئاگاداریان بکاتەوە. لە دوای 2 ساڵە بینێ جێشی فەڕەنسی ڕوەکاتە سووریا و ساحیلی سووری بە تەواوی هەمووی داگیرەکە. بۆیە لە مزگەوتەکەیە لە وتارە ئاساییەکان و تەقلیدیەکان دەرەچێ، دەست ئەکا بەهاندانی مسلمانان بۆ جیهادکردن و جەنگان لەگەڵ کوفری عالەمی بەسەرپەرشتی فەڕەنسا کە هاتووەتەوە مەنتیقەیە. طبعا لەو کاتەشە کوفری عالەمی قادیانیەکانیان دروست کردووە، هێناویانیەتە ناو ساحەکەوە بە ناوی ئیسلامەوە، خەڵک سارکەنەوە لە جیهاد و بڵێن جیهاد بوونی نییە، بڵێن بە هیچ شێوەیە نەیکەن، دوور بکەونەوە لێی، با کوفری عالەمی سەرتان بخوا و هەمووتان کۆیلە بن و زەلیلی بەردەستیان بن. قادیانیەکان و بەهایەکان و بابیەکان ئەو کاتە مەراکیزێکی زۆریان بۆ کرێتەوە، هەم لە سووریا، هەم لە ئوردن، هەم لە فەلەستین، هەم لە لوبنان، هەم لە میسر. بۆیە بە ڕێژەیەکی زۆر بڵاو بنەوە لەو ناوە لە بەرژەوەندی کوفری عالەمی قساکەن و با بڵێن نەهی جیهاد لە مسلمانانەکەن کە ئەوەش ئەو ئاواتەیە کوفری عالەمی خوازێ ڕۆژە لە ڕۆژان جیهاد نەمێنێ لە سەرزەویە. بەڵام ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم موژدەی داوە
طائفەیەک بەردەوام هەر ئەمێنن هەر جیهادەکەن بۆ سەرخستنی ئەم دینە بۆیە ئەو خەیاڵیان باخاو بێ و با ئەو دەستە بخەنە ژێر سەریان ئاوە بە ئیسراحەت دانانیشن و نایخۆن. عیزالدین قەسام با بڵێن یاخود محەممەد عیزالدین القەسام دواوەی کە کۆمەڵێکی چەکداری دروستەکە و چەند جارێک پەلاماری فەڕەنسیەکانەدا لە چەند جێگایەکیش وە دەریانە پێشنیاری بۆکەن کە بێ بە قاضی لازقیە هەر هەمووی بەڵام ڕەت یەکاتەوە دەسەڵاتی ناوێ دنیای ناوێ. دواتر لە ڕێی دادگای نووسەیریەکانەوە بڕیاری لە سێردارەدانی بۆ دەرەکەن. دەوڵەتی نووسەیری دامەزراوە لە سووریا بە چاودێری فەڕەنسیەکان کە دەوڵەتێکی شیعە مەذهەبە بڕیاری لە سێدارەدان دەرئەکەن بۆ عیزالدین قەسام. ئەویش ناچار لازقیە بەجێ هەڵێ و بەرەو شاری حەیفا کەوێتەڕێ. لە شاری حەیفا دەستەکا بە وتاردان لە مزگەوتی استیقلال دەستەکا بە وتاردان و بە هەمان شێوەی منطقەی جبیلە مزگەوتەکەی تری بەیانی تا ئێوارە تەرخانەکە بۆ فێرکاری ئاینی بۆ مسلمانان لە بەرەوەی جەهلێکی زۆریان تیابینێ. طبعاً کاتێکیش کە هیجرەتەکە بۆ حەیفا ماڵ و حاڵەکەی فرۆشێ و هەر هەمووی و لە دەوڵەتی نووسەیری حکمی ئەعدامی بۆ دەرەچێ و ئەمیش ئەڕوات و بەجێ هێڵێ لەوێ خانووە کڕێتەوە ماڵ و حاڵ بۆ خۆی پێکەوێنێتەوە دەسەکا بە وتاردان خەڵکی حەیفا زۆر زۆر هۆگریە بن ئەبینن کە لە ڕۆحی شەریعەتەوە قساک و ئەبینن کە دڵسۆزی تەواوی ئیسلام و مسلمانانە بۆیە لە دەوری کۆبنەوە پشتیوانی ئەکەن چەند جارێک ئینگلیز هەوڵ ئەدا لای بدە کە مەنتیقەی حەیفا و ئیسرائیل و کاتە بەدەست بەریتانیاوە بەریتانیا بۆ ئەوەی یەهودیەکان لە کۆڵ خۆی کاتەوە لە هەموو ئەوروپایە وردە وردە کۆیان نەکاتەوە بە ناویەوەی لێک کۆڵینەوە کراوە و دەرکەوتووە لە ڕووی مێژوویەوە ئێوە خاوەنی ئەم زەویەن و وەرنەوە لێرە نیشتە جێبین و ئێمە پشتیوانیتانەکەین و یەهود دەهێنن هەمووی لێرە کۆکەنەوە لە منطقەی فەلەستین و بڕیاریان پێدەن زەوی فەلەستینیان هەر هەمووی پێ بدەن بە یەهودیەکان. بۆیە لە هەموو عالەمەوە یەهود هیجرەتەکە و بەریتانیەکان لە دەوڵەتە ئیسلامیەکانە وەکو میسر و سووریا وەکو لوبنان و ئەوانەی چواردەور و داوا ئەکەن لە دین فرۆشەکان کە لە وتار و لە مەوعیظە و لە وانەکانیانە ئاماژە بەوە بدەن یەهود قەومێکن میوانن هاتون لای ئێمە بن چەند ڕۆژێ با ڕێزیان لێ بگرین با یارمەتیان بین با کۆمەکیان کەین بەڵێ کۆمەڵی مسلمانی گێل هەڵە خەڵەتێنن ئەبنە دۆست و پشتیوانی یەهود و یارمەتیان هێن و کۆمەکیانەکەن دژی مسلمانە. محەممەد عیزالدین لە مزگەوتی استیقلال وتارەدا خەڵک هانەدا بۆ جیهاد دژی ئینگلیزیش ئینگلیز چەند جارێک گرێ لە ژێر زەختی خەڵکیا بەریێردا تا دوجار هەوڵ ئەدەن لە ڕێی یەهودیەکانەوە تیرۆری بکەن چەکداری یەهودیە نێرنە سەر مزگەوتەکە و سەر مەنتیقەکە و پیانەڵێن کە چاودێری بکەن و ئەو بابەتانە لەو کاتایە خەڵکی مزگەوتەکە چن بۆ لای محەممەد عیزالدین ڕەحمەتی ئەڵڵای لێبێ داوای لێەکەن کە ئەم پیاوە بەڕێزە بچێ بۆ لای بەریتانیەکان داوای پاراستنیان لێ بڵێ جوندی بنێر بمان پارێزن لە یەهودیەکان. ئەویش لەویە ئەو قسە بەناوبانگەی خۆیەکە کە فەرمێ من جرب المەجروبە فقط خانە نەفسەه ئەو کەسەی شتێک کە تاقی کراوەتەوە و دەرکەوتووە کە شتێکی بێکەڵک و بێسوودە بەڵکو و زەرەرت لێیە ئەو شتە جارێکی تر تاقی بکاتەوە خیانەتی لە خۆی کردووە بۆیە فەرێ شتیوان ناکەم بەڵکو یەڵا با دەستکەین بە جیهادی حەقیقی کەتائب دروستکەین هەڵەسێ بە دروستکردنی کەتائیبی قەسام بۆ یەکەم جار چۆنی دروستیەکە هەر 5 کەس و ئەیانکا بە گروپێک و ئەمیرێکیان بۆ دانێ هەر 5 گروپیان و ئەیان کاتەوە بە گروپێک و ئەمیرێکی تریان بۆ دانێ بەو شێوە هەر 25 کەس و ئەمیرێکیانە دواتر خۆی سەرپەرشتی هەموویانەکە بۆچی واکە بۆی ئەگەر بێت و گروپێک گیران تۆ 5 کەسە زیاتر نەگیرێ کێ ئەمیرەکەتانە فڵانە کەس تاو لێ بابەتەکە بوەست کە دواتر حەسەن بەنا لەسەر ئەم ڕێڕەوەی ئەو گروپی خوان دروستەکە باڵی چەکداریەکەی بەڵامەوەی فەشەرهێنێ و ئەگیرێ ئەکوژرێ. لێرە
عیزالدین قەسام بەردەوامە بێ لە دامەزراندنی گروپە چەکداریەکانی شانەیەکی زۆر بڵاو کاتەوە بەناو وڵاتە کە بەریتانیەکان پێزان مزگەوتی استیقلال بووەتە مرکزێک بۆ دروستبوونی مجاهدی دژی ئەوان هەز بە مەترسیەکەن و بڕیاری کوشتنی ئەدەن یاخود گرتن پێزانێ محەممەد عیزالدین ڕەحمەتی ئەڵڵای لێبێ تاوەکو ئەوان هەوڵەدەن بیگرن ئەم ماڵ و حاڵەکەی فرۆشتووە هەمووی داوە بە چەک و مدەتێکی زۆریشە خۆی تەدریبەکە بە پیاوان هاوسەرەکەشی تەدریبەکە بە ژنان کە تائیبی ژنان و کە تائیبی پیاوان کۆتایی هاتووە هەمووی دروست بووە تەنها ئەوە ماوە سەرکردە بچێتە شاخ بۆ لایەن بۆیە چێتە ئەریافی حیفا و لە کێوەکان سەرپەرشتی عملیاتەکان و وا کە تائیبی قەسامەکە خۆی و هاوسەرە بەڕێزەکەی ئەو بۆ پیاوان و ئەو بۆ ژنان بەڵام جێگای ژنان تەمینەکەن ئەنجا پیاوانیش بۆ خۆیان دەسەکەن بە عملیات بەم شێوە بەردەوام بن مدەتێکی زۆر کۆمەڵە جێگای زۆر فراوان لە فەڵەستین ئازادەکەن هەتا وەکو لە ساڵی 1935 بۆ 36 یەکێک لە خائینە نووسەیریەکان شوێنی محەممەد عیزالدین قەسام بە ئینگلیزەکانەڵێ ئینگلیزەکانیش سوپایەکی 250 نەفەری بە جۆرە هاچێکی قورسەوە ئەبەن خۆی و 11 کەس لە هاوڵەکانی تەوق ئەدەن لە دەیەکە داوایان لێکەن خۆیان تەسلیمکەن بەڵام ئەوان ڕازی نابن خۆیان تەسلیمکەن هاوڵەکانی عیزالدین قەسام ئەڵێن با خۆمان تەسلیمکەین دواتر بەڕێککەوتن و بۆ بابەتانە هەوڵەین ئازاد ببین محەممەد عیزالدین ڕەحمەتی ئەڵڵای لێبێ فەرمێ لەویایە ئەم قسەیاکە فلنجعل أنفسنا درسا لمن جاء بعدنا با خۆمان بکەین بەوانەیەک بۆ ئەوانەی کە لە دوای خۆمان دێن بەڵام بەداخەوە بەخوا ئەوانەی دوای ئەوان تەمەڵ بوون بەهرەمەند نەبوون لەم وانەیە با بمرین لە پێناوی دینەکەی ئەڵڵا خۆمان بکەین بەوانەیەک بۆ ئەوانەی بە دوای خۆمان دێن بەو شێوە بڕیاری جەنگەدەن لەگەڵ بەریتانیەکان نزیکی 20 بۆ 25 سەربازی ئینگلیزە کوژن دواتر خۆشیان شەهید دەکرێن کەمێکیان نەبێ نزیکی 6 نەفەریان هەڵدێن و هەندێک کەس کە بە ماڵ و بەلایانی تر هاوکاری عیزالدین قەسام بووە لە فەیحامیان دەستگیرەکرێن و محاکەماکرێن و هەندێکیان ئیعدامەکرێن هەندێکیان ئازاد دەکرێت بەڵام کە دائیبی قەسام لە مەنتیقە جیاوازەکانە مێنن فراوانترە بن و بەهێزترە بن وەکو چۆن یەکێ لە مێژوونووسەکانیان کە ناوی ڕۆدۆلف بیتەرزە دان بۆ حەقیقەتەیانێ لە کتێبەکەی خۆیان کە ناوی الجهاد في الإسلام قديما وحديثا جهاد لإسلام لرابردو لدى هاتوشا لو كتابها عليه كتائبەکانی قەسام زۆر بە بەربڵاوی بە هەموو میحوەرەکانە بڵاو بووبوونەوە و زەویەکی زۆریشیان ئازاد کرده بوو هەمووی لەژێر کۆنتڕۆڵ و دەسەڵاتی خۆیان نابوو و بەردەوام ئەجەنگان لەگەڵمان و ئینگلیزەکانیان با بڵێن تەنگ پێ هەڵچنی بوو لەگەڵ فەڕەنسیەکانە هەتا وەکو مدەتێکی کەمی نەبەر ئینتیفاضەی فەڵەستینی ڕوویدا و ئینتیفاضەی فەڵەستینیش بوویە هۆی ئەوەی کە دواتر حرەکات و گروپ و جەماعەتی تر دروست ببێ و سەرپەرشتی و شەپۆلانە بکە و دژایەتی کوفر بکە لەو مەنتیقەیە و هەتا ئەمڕۆ بەردەوامە دواتر لەسەر بنەمای کەتائیبی قەسام چەند حرەکەیەکی تر لە فەڵەستین دروستە بێ لەوانە حرەکەی فەتح حرەکەی حەماس و حرەکەی ئەنساری بەیت المەقدس کە ئینشاءالله گرنگترینیان و بەهێزترینیان ئەمڕۆ کە لە ساحەکەیە حرەکەی حەماسە لە ڤیدۆی ئایندەیە باسی یەکەین والحمد لله رب العالمين.